سپیده باش تماشاوانان کردستان 24 ابرو که از و هفکار خوش شاکر برگه و بابت جواز دیدگل هوا دابین ئەنی باش سپیده باشتر بەنیتان باش بێ ئەمڕۆتان ڕۆژێکی جیاواز و خۆش بێت تەوەرەکانی ئەمڕۆمان ئەمڕۆ ڕۆژی جیانی مدیتیشنە کە بەشێکە لە یۆگا هاوکاتەر ئەم ڕۆژی جیانی یاری تۆپی باسکەیە لەگەڵمانە بمێننەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون. شەوی یەڵدا درێژترین شەوی ساڵە. لەو شەوەدا خۆر بۆ ماوەی 14 کاتژمێر تاریک دەبێ لە نیوەگۆی باکووری زەوی دەرناکەوێت. گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاست کورد و فارس بە تایبەتی وەک بۆنەیەکی کللتوری لە دێر زەمانەوە لەو شەوەدا چالاکی هوەری و ئەدەبی و فۆلکلۆری بەڕێوە دەبن. شەوی یەڵدا لە قەڵاتزێ لە هۆڵی ڕۆشنبیری بە چالاکی ئەدەبی و هوەری و کللتوری بەرز ڕاگیرە. چالاکیەکە لەلایەن پەیمانگای کۆمپیوتەری قەڵاتزێ ڕێکخرابوو. بەڕێوبەری پەیمانگاکە دەڵێت لە پاڵ زانست و زانیاری دەمانەوێت قوتابیەکانمان بەشداری بۆ ناکللتوری و نیشتیمانیەکان بکەن. ئێوارەی کە تۆم بینی بۆ یەکەم جار ئێستا خۆزگەی بۆ ئەخوازم نەکە جارێ 100,000 جار ئەو ئێوارەم هەستەکرد دنیا بەڕۆک لە جوانیە هەموو تەمەنە بژارکەی ئێوارێکی وایتیان نییە بڕوا بکە و ئێوارە خۆم بەخێنیم هەبر بە خۆم وام هەستەکرد دیارەکی كخواي قبل نعمتي بوم. خو الشعر يعني كروكتي جوان، يعني شوي جوان، يعني شوي يلطا، يعني شوي برخو شويستي، إيشي الشعر والشاعر باقش كردنو بلاو كردني خو شويستيو نهشني الرقة. بربلاو ترين شعر مكزور بلاو بوتوا لبيردي أو إيواري كتوان بيني بويا كم جار. ئێستا خۆزگەی بۆ ئەخواسم نەک هەر جارێ 100,000 جار ئەو ئێوارە وام هەستە کرد دنیا پڕپڕ لە جوانیە هەموو تەمەنم بشارکەی ئێوارێکی وایتیان نییە. ئێمە هەمیشە دەمانەوێت لە پرسەنەتەواتیەکاندا کە یەکێکە بە ئەرکی خۆمان دەزانین وەکو ناوەندێکی ئەکادمی دەمانەوێت خوێندکار هەستی نیشتیمانی زیاتر بێ و جارێکی تر هەستی نیشتیمانی جۆش بدرێتەوە ناوەندەکانی خوێندن وەکو بەبایەخەوە سەیری ئەو بابەتە بکەن بۆ ئەوەی خوێندکار گەنجانمان لاوانمان زیاتر تەرکیزیان لەسەر گەشەپێدان و ئاوەدانکردنەوەی کوردستان بێ لە جێگەی ئەوەی کە بتوانن بە ئاراسەیەکی تردا بڕۆن و ئێمە پێمان وایە ئەم فەوزا کۆمەڵایەتی ئەو فەزا کۆمەڵایەتێکی ئێستا ئێمە دروستمان کردووە جۆرێک لە خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتی پتەوتر دەکات. شوێکی زۆر تایبەت بوو سوپاسی مامۆستایان و ستافی پەیمانگا دەکەم کە ساڵان هەڵدەستن بە سازدانی ئەو جۆرە چالاکیانە جیاوازە ساڵانی پێشوو چەندان چالاکی جۆرا و جۆر لەسەر و هەمووشیانەوە مەبەستمان بوو جارێکیکە لێرانە ئەو کللتورەی کە لە کۆندا هەبووە جارێکی نیشانی خوێندکارانی دەینەوە ڕاستە پەیمانگای ئێمە کۆمپیوتەرە بەڵام هەدەف لێی ئەوە بوو کە خوێندکاران چێژ لەو ساتانە ببینن دوورکەونەوە لەو جەنجاڵیانەی کە پێشتر لە بواری زانستدا تووشیان بووە و مەبەستمان بوو دەرونی خوێندکاران جارێکە ئارام بکەین و کەشێکی لەباریان بۆ بڕەخسێنین.
باشە شەکار شوێدی یالدا بوودا چ کرد وڵایە ڤینەرۆکو شەوەکانی تریایی شەوێکی ئاسایی بوو بوودا چ فەرقێک نەبوو بۆ من هیچ فەرقێکی نەبوو ناوەڵە ئەڵا ئەی تۆ هیچ ئەوەت کرد ئامادەکاریەکە ئەس کرد گەل هەڤڵند خوبووم بێگومانم پێک بە کۆم ببووین جەهەکێ مۆم و تەرتیبات و ئەو بله شتانەتان بله شعرن حافظ شیرازی ما خواندن او کلتورا کی فارسایە شعر وەکی فالڤەت گەنین حافظ شیرازی ما هەنار شکاندن ئەو ئێستا ئەڤین پرسیاریەوەت لێکردم وتە شاک ئارەزانی پەیوەندی هەنار و شەوی هەڵدا چییە وتم نا معلوماتم نییە بەس تۆ مادەم دوێنێ لە پرۆسەکەیا بووی ئەتوانی پێم بڵێ کەلتورە تورکان نزانم کەلتورێک کورداژی هەیە نەبەسێ تورکا دەمەشەڤۆیالدا تێتن هەنارەکێتینن پێشەوەی بکرێتەوە ئەیکەنە ناوەلاگەیەک و باش ئەیبەستی و دوای بەعرزدا دەدەی بۆ ئەوەی لە ناو ماڵت بەرەکەتی تێ بکەوێ هەنار میوەیەکە بەرەکەتە ئەجا لەسەس بۆ ئەوەی بەرەکەت بێتە ماڵتەوە ئەو هەنارەی ئەشکێنن و ئەیخۆن بۆەوەی ئەم ساڵ هەمووی پڕبەرەکەت بێ هیوادارم هەر کەسێک وای کرد بێ ماڵەکەی پڕبەرەکەت بێ دەچینەتەوەرە خۆیەکێ شاکارۆکتە بەحسکری ئەڤریکا ڕۆژە جیهانیە مدیتیشنەیە میران شیروان ڕاهێنەرە نێودەوڵەتیە یۆگایش سۆدیەن سلێمانی دێتگەلمەدا بیت کاک میران سپێدەتە باش بیت بخێراتی بۆ سۆدوێن سلێمانیە هەفکار من بێژن هێشتا ئامادە نینە شاکار مدیتیشن ئەس بخۆ گەلک حەژێتکەم بەشوە کەسامەک و ئەس گەلک مدیتیشنێتکەم تایبەت لە دەمێ نوستنێ کاتێک کە ئەخەوم ئەو کاتە مدیتیشنەکەم ئەڤین مدیتیشن هەر بەشێکە لە یۆگا من معلوماتێکی زۆرم لەسەری نییە بەڵام ئومێد ئەەکەم کە ڕۆژێک بتوانم کە ئەو پرۆسەیە ئەنجام بم ئێستا کاگمیرانیش ڕاهێنەرێکی نێودەوڵەتیە لەوانەیە ئەم بەیانیە ببێتە باعیسیەوەی کە زیاتر هانمان با و بچینە ناو ئەو خودێوەکی یۆگا جارەدژی وەختی ئەزگەل هەکاری مە بەرنامە یۆگای پێشکەشکری ئەس ناشێم یۆگای بکەم چکە بەرنامە و زۆر لەگەڵ هەکار کردووە هەر خەیاڵە لای هەکارە بۆ فەرقەنینە ناوسانینە بەس یۆگا وەرزشەکە کو نابێت بجوڵێ و دەبێت مێشک و تەرکیزەتە هەمین لەسەری بیتن ئەمنیش پێم ناکرێنە جوڵێم خوتوازانی ناتوانم یۆگا بکەم بەڵام مدیتیشن کاتێک کە ئەخەوم ئەو دەمە زۆر باشە بۆ ئارامکردنا مێشکی بۆ ڕێک خستنا خەوێ ئەس هەستەکەم هەستێکی باشە هەروەسا گەل مدیتیشنێ بەراژی بکارتینن شاکار هەندێک بەرێتێنیت ئێنەرژیەنە زۆر فزولیەکمەیە کە بزانم بابەتی ئەو بەردەگران بەهایەنە چییە یاعی بۆ نمونە خەڵکە ئاساییەکە پرسیارەکە بۆ نمونە با بەردەکە گران بەهابێ بەڵام بەردێکی بێڕۆح و بێجان ئەتوانێت چی بە من ببەخشێت لە بابەتی ئەس باوەرم ئەنەرژی یات هەمی تشتێت vê cîhanê gerdûnê hemiyê da şakar her ştek ke hebe ew ji enerjî heye ew ji enerjî heye texta ji enerjî heye darî hemû ştek enerjî heye belam xweştirîn meditation û enerjî ew ye ke li xwe weregirî برأيي من هر كاتك كاتو دانش اللي هر دينك بي لهر آينك بي لهر باورد بهر شتك بي كدانشي قصلق الخواك ودعاك هسا كم خوشترين انرجيا شاكر نكاجي ميباني ما حاضرة وكما قلتي ميران شيروان راهنري تايبات نيف دولاتي يوغاي دتقال مادا بيتن کاک میران ئەم کاتت باش بەخێر بێ بۆ ستۆدیەکانی کوردستان 24 خۆشحاڵی لەگەڵ ئێوەین مدیتیشن چییە گەر بە کورتی بۆمان باسکەیت سڵاتان لێبێ هیوادارم ئێوەش زۆر زۆر باش بن دەنگم هەیە بەڵێ بەڵێ دەنگم ئەگات بە ئێوە بەڵێ ئۆکێ سڵاتان لێبێ ئێوە هیوادارم کە زۆر زۆر باش بن بەیانێکی سەرما و بەیانێکی تایبەت کە ڕاستی جێی مدیتیشنە
مدیتیشن ئەگەر ئێمە باسی بکەین ئەگەڕێتەوە بۆ 5,000 ساڵ پێش ئێستا کە لە هندستان و ناوچەکانی چاینا و ئەو ناوچە شەرقیانە سەری هەڵداوە کە ئەویش بە هۆکاری ئەوەی کە مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونیەوە پێویستی بەوە هەبووە کە کاتێک هەبێ بۆ خۆی کاتێک هەبێ بۆ ئەوەی کە بتوانێ خۆی بناسێ. کاک میران جۆرەکانی مدیتیشن چین؟ یعنی چەند جۆری هەیە؟ جۆرەکانی مدیتیشن زۆرە کاک شاکار بۆ ئەوەی کە فێری ئەنجامدانی مدیتیشن بیت چەند جۆرێک تایبەتمان هەیە بەڵام بۆ کەسانی ئاسایی کە پێویستە مدیتیشن بکەن چەند ڕێنماییەکی زۆر زۆر ئاسان هەیە کە ئەتوانێ مدیتیشن بکە کە ئەتوانێ کات با بەخۆی ئێمە با بڕۆینە سەر ئەو خاڵی کە بزانین مدیتیشن چییە. ئێمە کاتێک لێرەین بەجەستە لێرەین بەڵام هۆش و بیرمان لە شوێنێکی ترە ئەم جیاوازیە و ئاکات کە نەزانێت تۆ چیت ئایا تۆ ئەو جەستەی کە لەویا دانیشتووی یان ئەو بیرێت کە قۆڵ بوویتەوە جا هەر خەیاڵێکە جا هەر لەوانێ کێشەیەک بێ لەوانەیە خولایەک بێ لە مێشکت بێ بۆیە باشترین باشترین تێگەیشتن بۆ ئەوەی کە باشترین تێگەیشتن بۆ ئەوەی کە بزانین مدیتیشن چییە ئەگەر ئێمە هەمومان وشەکان بە دۆیەکە بنووسین هیچ مانایەکیان نابێت بەڵام ئەگەر بۆشایی هەبێ لە نێوان وشەکاندا ئەو کاتە ئەتوانین لە وشەکان تێبگەین ئێمەش کە بەجەستە لێرەین بۆ کە دایم بیرکردنەوەمان لە شوێنێکی ترە ئەبێ بۆشاییەک هەبێ لە نێوان جەستەی ئێمە و بیرکردنەوەکانمان کاک میران ئەگەر ئەم بهێنە سەر مدیتیشن دروست بێت ئەگەر ئەم بهێنە سەر مدیتیشنێ دبێژن مدیتیشن و چاکرایت مرۆڤی یا ناوچاوا و یا هەناسێ و یا دلی و یا زکی و ئەجا چەند چاکرایەک مێنتین ژوان چاکرایە دگەل مدیتیشنە چ پەیوەندیەکیان پێکەوە هەیە یعنی ڕاستە مرۆڤ دشێت وانە بجوڵێنیدن بە مدیتیشنێ؟ چاکراکان چەند مۆڵگەیەکی وزن لە جەستەی مرۆڤدا یعنی کۆمەڵێک مۆڵگەی وزەمان هەیە کە ئەم پێیان وترە چاکرا ئەم چاکرایانە وزە ئەیات بە جەستەی تۆ باشە لە جەستەی ئێمە زیاتر لە 100 چاکرا هەیە بەڵام حەوت چاکرای سەرەکیمان هەیە کە لە جەستەی مرۆڤ دیارە ئەم چاکرایانە هەر چەندێک پاک و خاوێن بن چونکە وەکو حەوت گۆڵی ئاو وایە باشە کە ئاوەکە پێیان تێپەڕ دەبێت ئەگەر ئەم چاکرایانە خاوێن نەبن و کێشیان هەبێ ئەوە بە باشی ناتوانانی مدیتیشنەکەت ئەنجام بدەیت بە باشی ناتوانانی کە ئینێرجیکی باشت هەبێ بۆ ژیانکردن. کاک میران ئێمە ئەبینین لە فیلمەکانە لە دراماکانە ئەنجامدانی مدیتیشن وەکو با بڵێن چارەسەرێکی تەندروستی بەکارێت ئایا ئەتوانی باسێکیەوەم بۆ بکەی ئەکرێ ببێتە چارەسەری تەندروستی؟ پرسیارەکە زۆر جوانە کاک شاکار مدیتیشن بۆ هەموو کەسێک زەڕورە بۆ هەموو کەسێک گرنگە تەنها بۆ کەسێک نییە کە تەندروستی کێشەی هەبێ باشە بۆ بەڕێزت کە پێشەشکاری بەیاریان پێش ئەوەی بیتە ناو پرۆگرام پێویستە تۆ کە چەند خولەکێک بە خۆت بی چەند کاتێک بە خۆت بی کە تۆ بە ئاگابی و تۆ ئارام بی خودی مدیتیشن واتە بە ئاگابوونی خۆت کە هاوسەنگیەک بۆ خۆت دروستەکەی ئەمە ئەبێتە هۆی ڕوودانی مدیتیشن زۆر زۆر ئاسانە بۆ ئەوەی کە ئێمە ئەنجامی بین بێگومان بۆ ئەو کەسانەی کە کێشێکی تەندروستیان هەیە ئەتوانین مدیتیشن ببێتە هۆی کەمکردنەوەی ئازاری جەستەیی ئەتوانین مدیتیشن ببێتە هۆی چارەسەرکردنی کێشە دەرونیەکان چونکە کێشە دەرونیەکان هۆکارن بۆ دروستبوونی کێشەی تەندروستی
باشە کاک میران زیاتر ئەم لەسەر چاکرا ڕاوستین خەڵک هەند بۆوان ڕۆنینە کە چاکرا چنە ئەس ئێکیشوە ماکو ئەس گەلک حەشوی بابەتیت کەم و ئەس لەسەر ڕادوەستم بەس ئەگەر تو زیاتر بۆ بینەرن ما ڕۆنکەی کە چاکرا چنە و زیاتر ئەم دەچاوە شەینوان چاکرایان خۆ پاقشکەین ژە ئەو پیسبووناوەکی دەگوتی دوێت بهێنە پاقشکردن بە مدیتیشنێ بۆ ئەوی کە لە چاکراکان تێبگەین پێویستە چەند کلاسێکی زۆر وەربگرین چونکە ناتوانین بە چەند خولەکێک ئێمە بە بینەران بڵین کە چاکراکان چییە بەڵام چۆن مۆڵگەی هۆرمۆن هەیە لە جەستەی مرۆڤ ئاوەش چاکرا هەیە وەکوتم چاکراکان سەرچاوی وزەی مرۆڤن. کاک میران پەیوەندی نێوان ئەوەم ئەوێ بەردە گرانبەهاکان و مدیتیشن چییە ینی چ ڕەبتێکی بەیەکەوە هەیە هێشتا میرانی حاضر نینە شاکار ئەم دە بەحسا بەراکەین و مدیتیشنێ ئەو بەرن کو هەین بەحسێواتکن چەند نەوعیکن چەند جۆرێکن یەتین ئەو بەرە هەندێک کشوانە دگەل خۆ هەلدگرن هەندێکژی مەسەلەن دناوە ماڵێدا دادنن بێژن هەوا و بێژین ئێنەرژیا ماڵێ دگوهۆڕیتن ئەس ژە ئالی ئەکادمی و نزانم چ پەیوەندیەک هەیە بەس لە ئالیە مەسەلەن حەز و خولیا من بوان بەرە ئێنەرژیەکە خۆش دەداتە مرۆڤی حەزمەکرەها پرسیارەکەی لێ بکەم چکە وەکو پێم وتی بیدایەتیش حەز ئەەکەم بەڕاستی ینی معلوماتم لەسەر و بەردانە هەبێ چکە لەلای هەندێک کەس هیچ نییە ینی بۆ نموناڵە بەردێکی بێڕۆح بێجیانوەکو پێشتر باسم کرد حەزم کرد کاک میران وەڵامی ئەوە باتەوە بەس بەداخەوە سوڕی نەما پێم وا بێسا هاوکارانمان باشە دەچەنە سەر بابەتێکی دی ئەگەر کاک میران بەرهەف بوو ئەم دەتگەلوی بەردەوام بین جەژنە ڕۆژن ئێزدیاژی بوو شاکار جەژنەکە پیرۆزە گرنگل دەف ئێزدیا بێگومان ساڵە نەبوودە مێسێ ڕۆژان ڕۆژیت بن ڕۆژە ئینیت بە جەژن لە ناو گوند و کۆمەڵگەها ئێزدیەدا لە جەژنا هەفتگەڕن و پیرۆستکەن کە گوندێ ئێسیا ڕێوڕسمێن جەژنا ڕۆژێن ئێزدیان هات نەکردن و لە دوهوکێژی شاکار هەبوونا گەلک ئێزدیا جەژنێن وان گەلک دخۆشن کلتورێکی جیاوازی هەی دوێ پاکیژ ساڵێک بۆ نمونە بەشداریت کردووە لەگەڵیانە بەێ بەێ لە دووەکە جیرانت ما هەبوون ئێزدی بوون هەواڵت من هەبوون ئێزدیر بوون نوکەژی هەواڵت منم بێگومان ئاسپرای کورسان 24 ناو پیرۆستکەم مگەلواشی ئاخفت بوو بەس بوون کلتورên جیاوازێتین ئەم دە سەحکەینە vê بابەتی کە کلتورên چاوانە دیمەنێن جەژنە ئێزدیانە گوندی و جیران و ناس و دۆست و هەواڵ لە جەژنێت گەڕێن و هەفت و پیرۆز دکان سعیدا ئێزیل لە دایک و بابێت خۆ و کەس و کارێت خۆ و گوندیت خۆ و ئێزیەت هەموو دنیا پیرۆزیت کەم ئیشەڵڵا هەر ساڵ خێر و خۆشی بتن ڕاستی عیداکە گەلەکە خۆشە و ئەو گوندی و کەس و کار تێ نایدانیەما پشتینگە ئەمژی تی نایدانیاوان ملەت ئێزی خرێ پیرۆزیت کەن ئیشەڵڵا ساڵا خێرێ بێت و هەر ساڵ پێر و خۆشی بکەن ڕۆژێن ئێزی کورتترین ڕۆژێن ساڵێنە لە گۆرەی ژێدەران مێژوو ئەوان ڤەتگەرێت سەردەمێ ملەتێن کەڤنار گرێدای ڕۆژێنە ڕۆژی تێزی گەلێک دکەبن ئێزی ئەوکی ماگوتی نابەش نابێت خودەیە یعنی ئێزدیاتی و هاتی ناسینە خودێ وش بەر هەندێک بێژنە ئێزدیا ئێزیدی وێچە ئەف ڕۆژی تێنەگرتن چی وەختیدا کو کورتترین ڕۆژت ساڵێدا تێنەگرتن ینی وەختی تێت بەشتە گەشتە مەثەنە کو ئەف قولپینە ڕۆژێ بۆ زەوەستانێ وژە احتیمال لەگە لە جاری مرۆڤ دەبێشتن ڕۆژێت ئێزی ئەوت گرێداینە ئەب سروشتی بە و ڕۆژێڤە وژە ڕۆژەکە نەبتن تاعاان ڕۆژ گەلەکە گرنگە و یەفەرە بۆ ئینسانی و کائیناتە سەرحەرتی ساڵانە ئێزیدی سێ ڕۆژات گرن و لە ڕۆژە ئینیێ دەبێتە جەژن ئێکەش فەرزێن ئێزدیا و لەوێ ڕۆژێدا هەر کەسێ دلێوان ژێکمای لە هەفت و شاد دەبن و
زێدەتر پەیوەندیان جڤاکیژی دناف بەراواندا مکم دەبن. لە سەرانسەری گوند و کۆمەلگەهێن ئێزدیان دکەش و هەوایەکی خۆش و ئارامدا جەژنا ڕۆژێن ئێزی هاتەکردن و ئێزدیت بینن ئێزی ناوەکەش ناوێت خودەی لەوە سەبقەک و تکستێن ئۆلی داهاتیا دەبێژێت سڵتان ئێزی بخۆ پادشایە 1001 ناول خوادانایە و ناوێ مەزن هەر خۆدایە. دەرمان بەعادری کوردستان 24 گوندێ ئێسیان. بەڵێ ئەڤین ئەچینەوە لای کاگمیران. کاگمیران ویستم پرسیاری بەردە گرانبەهاکانت لێ بکەم کە پەیوەندیان بە مێدیتیشنەوە چییە؟ ئایا ئەکرێت بەردێک ببێتە هۆی گۆڕانکاریەک لە ژیانی ئێمەدا ئەگەر گۆڕانکاریەکە کەمیش بێت؟ سڵاو دەبێ دووبارە نازانم ئەبڕین و نامێنین و وەڵای شانسی تۆیە کاگمیران بمان بوورە یعنی ناسێ منش ئێوە نبینم ڕاستیەکەی یعنی بەس جۆم لێتانە کاک شاکار هیچ کاتێک ئەگەر مرۆڤ خۆی قەدری خۆی نەزانێت باشە هیچ شتێکی تر لە دنیای ناتوانێت ببێتە هۆکارێک بۆ خۆشبەختی باشە بەڵام ئەتوانی لە ڕێگەی ئەو شتانی کە لە دەوروبەرمان هەیە بۆ ژیانکردن ئەتوانن ڕێگاکانمان بۆ ئاسانتر بکەن. من حەزم کە زیاتر ئێوە لەسەر بابەتی مێدیتیشنەکە قسە بکەن چونکە هەستەکەم هێشتا پێویستەکە کە زیاتر باسی مێدیتیشن بکەین کە مێدیتیشن چییە. بۆیە ویستم ئەوە بڵێم کاتێک ئێمە ئەگەر تۆ بیر لە گوڵێک بکەیتەوە پێویستە بیر لە خاک و لە تیشکی خۆر لەو هەوایە لەو ژینگەی کە گوڵەکەی تیا گەورە ئەبێت پێویستە بیر لەو چەند بناغەی گوڵەکە بکەیتەوە کە گوڵەکە دروستەکات. بۆی کە ئێمە بژین پێویستمان بەوەیە کە بزانین ژیانکردنەکەی ئێمە پێویستی بە چییە؟ هەناسەدانی تەندروست، دەروونێکی ئارام، ژنگەیەکی لەبار بۆ ژیانکردن، زیاتر تەرکیز بخێنەوە سەر خودی خۆمان سەر خودی ناوەمان بۆی کە ئێمە بتوانین زیاتر باشتر بژین بۆ لەم ژیانە تەواو لەم ژیانە سورعەیە کە ئێستا بەڕاستی ژیان زۆر چۆن بڵێن بۆ کەسی ئاسایی باسەکە بۆ کەسانە ناکە مێدیتیشنەکەن زۆر قورس بووە تەکنۆلۆژیایکی زۆر خێرا و ناتوانی کۆنتترۆلی بکەیت ناتوانی لەگەڵ یا بڕۆی باشە بە تایبەتی بۆ میلەتی ئێمە بۆیە من پێم خۆشە ئێستا هەر تۆ لەجێ خۆتەوە کە یان پێت بڵێم کە چۆن مێدیتیشن بکەیت باش لە من تێگەی بۆ نمونە بۆی کە مێدیتیشنێکی تەندروست بکەیت پێویست ناکە جلوبەرگێکی تایبەتت لەبەر بێ پێویست ناکە کە شوێنێکی تایبەت هەبێ بۆی بڕۆی لێ مێدیتیشن بکەیت لە هەر شوێنێکی ماڵەکەت ئۆفیسەکەت ئەو شوێنی کە کاری تیاکەی ئەتوانین ڕۆژانە بۆ ماوەی 5 خولەک لە جێی خۆت بە هەناسێکی تەندروست تەنها ئەتوانی چاودا بخەی و چەند خولەکێک بی بە خودی ناوە بزانی لە ناوە چ باسە بزانە ئەو دەنگانی ناوە چی ئەڵێن یعنی تەنها ئەتوانی هیچ نەکەی و بیرکردنەوەکان هەوڵ نەدەی کە زۆر ڕایگری یان زۆر بیر بکەیتەوە یان بزانی چی لە ناوت هەیە تەنها کەمێک بینەری خۆت بە لە ناوە ئەتوانین مێدیتیشنێکی ئاسان بکەیت. من پێم خۆشە پرۆگرامی ئێوە زیاتر پەری پێ بدرێ بۆی کە بتوانین زیاتر خەڵک فێری ئارامی و وزەی ژیان و خۆشبەختی بکەین. باش کاک میران ئەتوانی پێم بڵێ چۆن ئەمڕۆ وەکو ڕۆژی مێدیتیشن دیاری کراوە لە جیهاندا؟ ئەمڕۆ ئێمە 2 ڕۆژمان هەیە بۆ یۆگا باشە وەکو کە دیارە درێژترین ڕۆژی ساڵمان هەیە کە ئەکاتە 21 مانگی 6 ئەبێت بە ڕۆژی جیهانی یۆگا وە کورتترین ئەمڕۆ کە کورتترین ڕۆژی ساڵە ئەبێ بە ڕۆژی جیهانی مێدیتیشن
بەم جۆرە لە نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژیان داناوە دیاریان کردووە کە ئەبێتە ڕۆژی مدیتیشن و ڕۆژی تێڕەمان ئەمڕۆ لە هەموو دنیا لە هەموو سنتەرەکانی یۆگا لە هەموو ئاشرامەکان هەمویان پێکەوە لە یەک کاتە مدیتیشنەکان و تێڕامانەکان هەرکەس لە شوێنی خۆیەوە و وزەی پاک وزەی خۆشبەختی وزەی خۆشەویستی وزەی ئاشتەوایی ئەنێرن بۆ یەکتر. باشە کاک میران پەیوەندیە مدیتیشنێ بە دەنگێن موزیکێ چییە؟ ئەو دەنگێن موزیکی هەندێک جۆردگەل مدیتیشنێ تێنە بکارێنان چ ڕابتێک بەیەک و دووبە هەیە؟ ئەو میوزیکانی کە دائەنرێت بۆ مدیتیشن هەمووی فریکوێنسی تایبەتن و هەموو فریکوێنسی پاکن کە دێنە ناو مێشکی ئێمەوە بۆیە ئەگەر سەرنجدان دابێت هەر کاتێک گوێ لە میوزیکێکی مدیتیشن ئەگەری ڕاستەوخۆ مێشکت ئارام دەبێتەوە. لە ڕاستیە ئەتوانی بەبێ میوزیک مدیتیشن بکەیت بەڵام لەبەر ئەوەی کە لە سەر زەوی کەمترین شوێنمان هەیە یان هەندێک جار دەست ناکەوێت تۆ بڕۆیتە شوێنێکی بێدەنگ بۆیە ئەتوانی ئەو میوزیکانە بەکاربێنین بۆ شێوازی مدیتیشن یان شێوازی تێڕامان. مدیتیشن بە شێوە کوردیەکەی دەبێت بە تێڕامان ئەتوانین تێڕامان بکەین و میوزیکی تایبەت هەیە میوزیکمان هەیە بۆ مدیتیشن بۆ کاتی خەوتن بۆ کاتی بەیانیان بۆ کاتێک کە تۆ ئێنێرجیکی زۆرت هەیە هەموو ئەو میوزیکانە بە تایبەت دانراون ڕاستەوخۆ ئەو فریکوێنسیانە کار لەسەر خانەکانی مێشک دەکەن بۆی کە مێشک ئامادە بێت بۆ مدیتیشن. کاک میران زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ قسەکانت. زۆر سپاس کاک میران. شاکارتا مدیتیشن کردنا؟ هیچ کات بەس کاک میران وای لێ کردم کە هەوڵ بەم ڕۆژانە تاقی بکەمەوە. هەوڵ بدە بەرکو شتێکی گەلە خۆشە دێ مێشکێتە و دەروونێتە گەلک ئارام کاتن. تۆ بۆ خۆت هیچ کات ئەو پرۆسێت؟ بەڵێ مگوتە داس هەردەم دکەم خاص دەمێ نوستنێ. ینی بڵین بۆ کەسێکی تایبەت نییە ینی هەر کەسێک بێوێ وەکو کاک میران وتی ئەتوانێتەوە ئەتوانێت بڵێ دشەی هەواڵ دەی تایبەت ئەو پرسیارە من دیمۆهەیەکێ ژێگیری پەیوەندیە مدیتیشنێ موزیکێ پێکڤچیە ئش بەرکواز گەلک حەسکەم گوهدەم و ئەوجا مدیتیشنە خۆ ئەنجامدەم بەس وەکی من گوتیەتە ژبیر نەکەن خۆشترین مدیتیشن و باشترین مدیتیشن ئەوە کو دەمۆت گەل خودێ خۆتاخوی و دوعاژێتکەی بژیت. ئەمڕۆ ڕۆژی جیانی یاری تۆپی باسکەیە. هاوکارانمان ئین هاوسێکیان لەسەر مێژووی باسکە ئامادە کردووە بابینەری بین. بیرۆکەی داهێنانی یاریەکی ناوماڵ بامەبەستی چالاکردنی خوێندکارەکان بووە بیرۆکەیەکی شێتانە و یەکێک لە گەورەترین و پڕداهاترین وەرزش لە جیانی ئێستادا. تۆپی باسکە ساڵی 1991 دکتۆر جەیمس نایسمیت لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سپرینگفیلد لە ویلایەتی ماساچوسێتسی ئەمریکا ڕاهێنەری پەروەردەیی وەرزشی بوو با مەبەستی زیاتر چالاکردنی خوێندکارەکان لە وەرزی زستاندا پێشنیازی دانانی سەبەتەیەکی کرد و پێی گوتن تۆپی بۆ فڕێ بدەن. دواتر هێواش یاریەکە بە هەموو ئەمریکادا بڵاو بووە و بووە یاریەکی فەرمی. نایسمیت 11 یاسای بنەڕەتی بۆ تۆپی باسکەدا ڕشتووە. یەکەم یاری باسکەش بە 9 یاریزان لە هەر لایەک ئەنجام درا. دواتر و ساڵی 1946 کۆمەڵەی باسکەی ئەمریکا BAA لە نیویۆرک پێگەێنرا و ساڵی 1949 لەگەڵ خولی تۆپی باسکەی نیشتیمانی NBL یەکیان گرت و NBA پێک هات کە لە ئێستادا بەناوبانگترین خولی پیشەگەری باسکەیە لە جیهاندا. ئەستێرە سەرەتاییەکانی وەک جۆرج میکان لە ساڵانی 50 و 60ەکان بوونە هۆکارێک تاوەکو تۆپی باسکە بەرەو پێشچوونێکی بەرچاو بەخۆ ببینێت. ڕکابەریە بەهێزەکەی نێوان لۆس ئانجلوس و بۆستۆن سێلتیکس لە ساڵانی هەشتاکاندا یارمەتیدەرێکی بەهێز بوو تاوەکو سەرنجی گەلی ئەمریکا و جیان بۆ خولی NBA زیاتر ڕابکێشن. ساڵی 90ەکان سەردەمی مایکل جۆردن دێتە پێشەوە کە تاکو ئێساش کاریگەرترین یاریزانی مێژووی تۆپی باسکەیە.
مایکل لەگەڵ شیکاگۆ بۆلز توانی چەندین نازناو بەدەست بهێنێت و سەرنجی عاشقانی وەرزشی بەلای خۆیدا ڕابکێشێت. لە ساڵی 1996 کۆمەڵەی نیشتیمانی باسکە بۆ ئافرەتان لە ژێرناوی WNBA دامەزرا. ساڵی 2000 تاوەکو 2010 بە هەبوونی یاریزانانی وەکو کۆبی براینت و ستیڤن کاری و لیبرۆن جیمز خولی NBA لە جیهاندا ناوبانجێکی زیاتری بەخۆ بینی. لە ئێستاشدا لە وڵاتی ئەمریکا تۆپی باسکە لە پێشەنگی وەرزشەکانە و لە جیهانیشدا دووەم گەورەترین وەرزشە لە دوای تۆپی پێ. دو مهوانتمەیت هەین لەسەر بابەتی دەڕاوەستین شاکار ئازاد عەبدوڕەحمان ناوبژوانە نێودەوڵەتی سەرپەرشتیاری هونەری خۆلێن عێراقێ ئیلان فەتەحژی یاریزانە تەپا باسکێت گەلمەدا بیت خێرەتن سەر چاوە ڕۆژە باسکتبۆڵە لەوە پیرۆز بیش بەرکۆ اختصاصی هەوایە متبت پرسیارەوەیە کە دەست پێکردژ مامۆستا ئازادی دەست پێ بکەم لە عێراقێ و لە کوردستانی تایبەت باسکە د چه هەستێکیدایە؟ پێشەکی سپاسی ئەم دیدارەکەم و پیرۆزبایی لە هەموو یاریزانان و خێزانی باسکە لە سەرتا سەری جیهان بە تایبەتی لە کوردستانەکەم. لە ڕاستی یاری باسکە ئەگە بین باسیکەین بە قۆناغێک لە سەرەتاوە یاری باسکە لە کوردستان ئەستێکی زۆر باشی هەبوو و دەستکەوتی زۆر باشی هەبوو چ لە یاریزان و چ لە ڕاهێنەر و چ لە ناوبژیوانی نێودەوڵەتی باشی بەدەستێنە. بەس ئەو بوو لە دوای ساڵەکانی 2014ەوە قەیرانێک دروست بوو یاری باسکەش معنی بەر ئەو قەیرانە کەوت کە ئاستی یاری باسکە بە تەواوەتی لە کەمبوون و لە نەمانە بوو. بەڵام ئەگەر بەراوردی بکەین یاری باسکە لە کوردستان و لە عێراق حتمما لە عێراق ئێستا زۆر باشترە و لە ئاستێکی زۆر باشی شایە بە حکمی ئەوەی کە دائما بە بەردەوام خولەکان ئەکرێتەوە و بەردەوامیشە لە هەموو جۆرە خولەکان بۆ تەمەنەکانیش بە بەردەوام ئەکرێتەوە. باش ئەچمە لای ئیلان باسێکی خۆتم بۆ بکە پێمان بڵێت چەند ساڵە لەم یاریەیت چەند نادیت گۆڕیوە چەند دەستکەوت دێ ئەوە بە شێوەیەکی گشتی خۆت بناسێنە. باشە من ئیلانم ماوەی ئەو بۆ 12 ساڵە من یاری باسکەکەم سەرەتای دەستپێکردنم لە سلێمانی لە تیمی سیروانی نوێ بوو بەڵام ئەو تیمە نەما ئێستا نییە باسکان نەهێشت و دوایەوە ڕێکخراوی ژیما بوو دوای ڕێکخراوی ژیما کۆتا تیم کاریم بۆ کردووە ئەکادا لە هەولێر وەکو دەستکەوتەکان بەشداری بۆ تووڵەی کوردستان و بۆ تووڵەی عێراق و دەرەوە عێراقیشم کردووە واتەوە هەڵبژاردی عێراق وەکو لە ناوەی خۆمان کە ئەو بتوڵانی کە کرازانی هەڵبژاردی عێراقی بەڵام پێشووتر کە ئەو یاریانی کە کرا و هەڵبژاردی عێراق هەبووە کە لە ئێستایان نییە هیچ هەڵبژاردەیەک نییە بۆ کچان لێرە بۆ ئیلان بۆ لەبەرەوەی تا ئێستا ئێمە چاوەڕێی ئەوانەکەین کە کات بن بە ئێمە ماوەیەک بن بە ئێمە بڵێن کە هەڵبژاردەیەک هەیە کاگازا سێری توی کرد لەو قسەیە هەستەکەم یعنی ئێوە بەرپرسن لەو مۆزوعەوەیە خۆی لە ڕاستیە یەکێتی تۆپی باسکەی عێراق بە بەردەوام ئەوێت هەموو یاریەکان ستێ بای ستێ بخاتە ئاستێکی باشەوە ڕاستە و ئێمەش بۆی لێتان نەشارینەوە کوردستان هەموو یاریزانەکانی هەڵبژاردەی عێراقی کچان لە کوردستانایە بەڕاهێنەر و بە هەموویەوە بەڵام تا ئێستا بەشداری پاڵەوانەتەکان نەکراوە لەبەر کۆمەڵێک ئەتیباراتی زۆنەکە بووە تێگەی ئەگینا بڕیاریان داوە حتا سیستەمی پاڵەوانەتەکانیشان کەمێک گلەیان هەیە لە سەری ئاێنە گۆڕانکاری تا بکرێت تا ئەس یاریزانەکان باش بێ و ئێمەش خەوێکە ئەیبینین ئەم جارە پاڵەوانەتی هەڵبژاردەکان بکرێت باشە کاکازاد خۆ باسکە لە جیهانی هەمیە پشتی تەپا بێتێت یعنی یەکەم جار فوتبۆڵە و جاتێتە باسکێ لە کوردستانە و لە عێراقێ هەر باسکە بچاوێکی گەلەگەلەکێم تێدا تەماشاکردن حتا پشتی فوتبۆڵێ حتا سەحکێک و خانمان هەڵبژاردەیەک ژینینە ئەوە لە کوردستانێ وش بلێ هەندێک و کوردستان یا زەنگینە دەوڵەمەندە بیاریزانن هەری باش
العراقي اگر سحكي همي بيك هاتت وانن ياريزانا لباسكت لفولي بول لتبابي لتنسي همي خانمن عراقن كردستاننا لعراقي بو چيف گرينگي اب خانمن كردستان ناهيت دانو هل بجرده كتايبت بو درست ناكن من ناموێت لە ڕێ برنامەکەتان ڕخنە لە کەس بگیرین بەڵام سیستەمی ئیشکردنەکە غەڵەتێکی زۆر گەورەی تایە چۆن من واز دەکەم لێپرسراوی وەرزشی ئەم وڵاتە تەنها ئەیانەوێت تۆپی پێ فەرزکەن بەسەرمانە ئێمە خۆشەویستی و ڕێزمانەیە بۆ تۆپی پێ بەڵام سێریکە دائما ئەوان حەقی خۆیانە ئێمە حەقی خۆمانە کە داوا بکەین شتێکمان بۆ بکرێ وایە من نامێ مەسەلەن هەموو شتێک بۆ تۆپی پێ نەکرێ با بۆ ئیش بکرێ بۆ منیش بکرێ بەڵام ئەوەی کە تا ئێستا جێنی گەرانیە یەکێتی تۆپی باسکەی کوردستان بە زۆر هەوڵی داوە کە تەنها پاڵەوانت تێ بکرێتەوە بە پارەیەکی کەمیش باشە ئەگەر ئێمە ئەم یاریزانە مەسەن ئەم خانمە ساڵێک مەشقەکات ساڵێک هەموو کاتی خۆی وە لا ئابا لە پێناوی ئەوەیە ئەنجامێک بەدی بێنێ کاتێک کە پاڵەوانتێکی بۆ نەکرێتەوە ئەمیش وردەوە دەوازی هێنێت و هەست بە شکستی خۆیەکە بەس ئەوانە بەرپرسن کە دەبێت زەختێکی زۆر بکرێت بۆ ئەوەی بتوانن ئەو خانمانەش بێکار نەبن و هەم مەوهبە و کار و هێز توانە خۆنیشە خەڵکی بدەن یعنی چاوا دەبیتن ئەف کچن هوساین زیرەک مەهین و ئەف خانمن وسا باش مەهین و لە ماڵڕێنشتی بن هەڵبژاردەیەک نەبێت و دەستکەفتە ئەم ژعالیە بێگومان کوردستان ژێک و خۆ ئەم نەشێن بەشداریە بڵتوڵەکەش دەرڤە بکەین ئیلا دەبێت بناوی عراقێ بیتن بجا هەگەر بناوی عراقیژی مانەکرد پا یعنی ما هیچ شتێک دەستکەفتێک نەبوو بەڕای من ئێستا کوردستان باشترین دەرفەتە بۆی هەڵکەوتووە کە بێنە سەر خەت و ئەم خانمانە هەڵبژاردەیەکی بەهێزیان لە دروستکەن و بەشداری پاڵەوانەی تێبکەن یا ئەتوانن میوانداری پاڵەوانێتێکی ناوچەکە بکرێت ئەوەش دەستکەوتێکە کە ئێمەش خانمانمان هیچ جیاوازی نییە لەگەڵ خانمانی وڵاتانی ترە توانایان هەیە و ئەرکی خۆشیان بەزیا و هەستیشان کرد و ئیسپاتیشان کردووە کە ئەمانە هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ کەسانی تریشیانی باشە ئیلان ڕۆڵی خانمان لە بەرەو پێشچوونی وەرزشە بە تایبەت یاری باسکە کە خۆت لەو مەجالەیە چۆن دەبینیت ینی توانای کچی کورد لەو یاریە چۆن دەبینی باشە بە شێوەیەکی گشتی ئەم یاریە باونیەوە کۆی کە باسمان کرد لێرە ئەو ژمارە یاریزانانەی کە یاری باسکاکەن کچ بن و زۆر کە من ڕێژەیان کەمە بەڵام سەراوی کە ئەو یاریزانانەی دیارە بەپێ ئەو پاڵەوانێتیانەی کە کراوەتەوە بڕێکی زۆر کە من لەگەڵیشیا توانایکی زۆر باشیان هەیە و ئیشی زۆر باشیان کردو لەوەیە کە هۆکارن بۆی کە هاندەر بن بۆ کۆمەڵی گەنجی تر مناڵی تر کە بێنەوە ئەمە ببینن ئەو وەرزشە ببینن و من بەڕاستی وەکو خۆم باوەڕم بە توانای خانمان هەیە و باوەڕم بە وزێ هەیە کە لە ناویانایە باوەڕم بۆ هەیە کە توان گۆڕانکاری زۆر گەورە لاو بکەن منۆک خۆم پشتگیریانەکەم و ئەوەی بە من بکرێت و لە توانامان بێ بەپێوی کە من لە وەرزشەکەیام و ئەیزانم و تام پێت خۆشە کچان بە لێشا و ڕوو لەو بێگومان پێت خۆشە هەر ئەمە هۆکار نییە بۆی کە ڕاستەمە وەرزشێکە کات لایەنی جستەیی باشە بێت بۆ تەندروستی بەڵام لایەنێکی تری دەرونیە لایەنێک تر کۆمەڵێک شتە کە تۆ مەژغوڵێتی ئێستا زۆربەی مناڵەکان زۆربەی گەنجەکانێمەوە بۆ بەدەسەوە ناڵێنین کە خەریکی سۆشیال میدیا و بەکارهێنانی ئامێری ئەلکترۆنین بەڵام ئەگەر بێتەوەی کە تۆ ئەمانە پاڵنی بۆی بتوانن وەرزش بکەن ئەمە باشترەوەی کە مێشکیان و دەرونیان تێک بچێت باشە کاکە ئازاد ئەگەرم بین ساکەنە ژێرخانە وەرزشیە عراق و کوردستانێ توزانی ژعالی یاریگەهێن فوتبۆڵەڤان و کە عراق باشە gelek mezextin bû tênekirin bes li Kurdistanê hêşta di wî barî de ney li hikûmeta Herêma Kurdistanê û ke hevkariyek yarmetiya van yanên Kurdistanê bidet bû drûstkirina yarîgehên wan çîmenên yarîgeha û evan e. Li baskê jî her nefsî muşkîlê heya pirsgirêkên wa çine ji aliyê bijîn jirxaneyê ve taybet li yarîgehan li destskeftina mûçeyê geran behskeyn parên hewa şayesteyên darayên hewa tê nedan nahê nedan ji alî Iraqê ve لە ڕاستیە بەسی ژێرخانی وەرزشیت کرد ئێمە حتا هۆکاری دروستبوون یاری باسکە کاتێککە دامەزرا بۆ بوو کە وەرزشێکە لە زستانە نەدەتوانرا لە دەرەوە بکرێ بۆیە لە هۆڵێکی داخراوە بکرێ کەواتە یاری باسکە پێویستی بە هۆڵی داخراو هەیە
هۆڵی داخراویش لە زۆربەی شارەکانە بەڕاستەکەی گرفتێکی زۆر گەورەیە ئێمە زۆر جاری وا هەیە کۆمەڵی پاڵوانێتی هەیە کە بێتە شاری هەولێرەوە سەرەتا بیر لە هیچ شتێک ناکەینە بیر لەواکەینەوە ئەم یارێ لە کوێ بکرێ لەکوێ ئامادە بکرێ بۆ نمونە ئێمە بەسپاسەوە یانی وەرزشی ئەکات بە بەردەوام هاریکاری ئێمە ئەکات بۆ ئەو هۆڵی کە تەنها هەیە بەڵام پێویستە بەرپرسانی وەرزشیش بیر بکەنەوە ژێرخانی وەرزشی تاکە هۆکارە بۆ ئەوەی کە یاری ئەو یاری زیاتر پێشخێ و یاری زیاتر دەرکەوێ ئێستا ئێمە دوویانەمان هەیە بە دەستخۆشیەوە بەشدارن لە خولی یانەی عێراق ئەویش ینی زاخۆ ینی نادەکانی کوردستانە تەنها دوی ببوورە من بەغەڵت بووم سیانە ینی غازی باشیش لە کەرکک ئەویش هەر من غەڵەتێکی گەورم کرد شەریانەیە کە لە کوردستانە سیانەمان هەیە بەڵام کێشەمان چێ کێشەمان یانی تر هەیە ئێستا زاخۆ دەربەندی خان و غازی شمال بەڵێ یانە هەیە ئێستای خۆی ئامادە بکە بێتە بچێتە خولی نایبی عێراقەوە بەڵام گرفتی هۆڵی هەیە گرفتی هۆڵی داخراوی گرفتی ژەرخانی وەرزشی هەیە ئەمە کارەساتە بۆ ئەوەی کە وەرشەکە و خۆی مێنێتەوە یعنی سنووردا شکراو کە ناتوانین تۆ خۆت پێشخەیت ئیلان ئەبینین کە بۆ نمونە یاریزانی خولی ممتازی عێراق گرێبەستی زۆر باشی لەگەڵەکرێ ئەڤین یعنی ئەتوانێ زۆربەی ژیانی خۆی پێ تەکمیلەکە خۆشببختانەمە لە چەند ساڵی ڕابردوو ئەمە تۆپی پێ زۆر بە باشی چۆتە پێشە و یاریزانی کوردیش با بڵین زۆر لی مستەفید بووە ئەمەوێ ئەو پرسیارە لە تۆ بکەم ئایا کە تۆ یاریزانی باسکەی تۆپی باسکەی ئەتوانیت بەبێ ئەوەی کە احتیمادە لەسەر شتی تر بێ ژیانت بۆ دابین بکات ئەو بابەتەکە لێرەیە ڕاستی ئەگەر تۆ بتەوە یاری بکە لە تەمەنێکی مناڵیا هیچ کێشەت نییە یاریەکەی کاتێک و فەراغێکی زۆرت هەیە کە تۆ لە قۆناغانەی کە ئیش بکەیت و پێویستەوە بە بەرپرسیارەتی تەواوی ژیانی خۆت لەسەر خۆت بێ بەڵام ئەگەیتە تەمەنەگەی تر بەرپرسیارەتەکانەکاتەوە سەر خۆت ئەو یاریەی کە پێویستە کاتی بۆ تەرخانکە و یاری پێویستە لە ڕووی جەستەیەوە ئاسنکردە بێ لە ڕووی ڕاهێنانی تۆپەوە بێ بیانکەیت و بە پێی پێویست کاتی پێنایت دەبەری تۆ ناچاری ئیشێکی تر بکەیت لە پاڵیا و کە تۆ کاتی پێویست نەیە بە پێی پێویست کە بی بەم یاریە تۆ ناتوانانی و ئاستی کە خۆتە تەوێت لەم یاری پیشانی بی ناتوانین ببی بە و یاریزانە پیشەگەرەی کە چنێکە خەونی پێوە بینی بچیتە دەرەوە بەشدانی پاڵاوانتی دەرەوە بکەی ئەنجامێکی باشت تیا هەبێت واتە معیشەتی ژیانت ناتوانانی نەک تەنها لە کوردستانە نەک تەنها کچانیش کوڕانیش لێرە پارێکی وایە نادرێتە تیمی باسکە بۆەوەی کە بتوانن ئەوە بکەن من زۆربەی زۆریان ناسم کا لەبەرەوەی کە پێویستە ئەوان ئیش بکەن وازارەکەیانن کە خولیای ئەمانە کە شتێکی تایبەتە بەس ئیلان کە تۆ قساکەیم ینی من باوەڕ بە خۆبوونێکی زۆر لە چاوتا بینم ئافرم زۆرم پێخۆش هیچ کاتێک تۆ کۆڵایت و هیوادارم کۆڵیش نەیت کۆڵیان جارێ لە بەرنامە و لە پلانی منانیە بەرداوامین هەربژیتن زۆر سپاس مامسا ئازاد ئێوە وەکو ناوژیوانێن نێودەوڵەتی چ کێشە و گرفتێک دێتە پێشیە هەوا دەمەکو هین باشداریە پەڵانتیرن ji dervetskan neptinê li ser navê Iraqê palantiye ji derve jî demahîn beşdariyê dikin çi kêşe û giriftek bu hewa çê dibîtin لە ڕاستیە ناوبژیوانی یاری باسکە ئەرکێکی زۆر قورس و زەحمەتە و ئەو کەسی کە بێ بە ناوژوانێکی نەودەوڵەتی ئەبێ هەوڵێکی زۆر بە ئێمە کاتێک کە بووین بە ناوژوانێکی نەودەوڵەتی زۆر ئەرکمان لەسەر شان بوو بە تایبەتی ئەو کاتانی کە ئێمە دەچینە وڵاتێکی ترەوە ناوبژیوانی ئەکەین پێویستە کەسانی پسپۆر و تایبەت هەبێ ڕاهێنان بە ئێمە بکات تا بتوانین لەگەڵ ئەو پاڵاوانەتە چۆن بگونجین بەڵام ئێمان ئەوانە هەموو لەسەر خودی خۆمان بووە و ئێمە بۆ نمونە من لە 2010 کە بەشداری پاڵوانەتی یاریەکانی کۆتایی ئەبتاڵی ئاسیام کرد لەوێ باش یەکێک بووم لە ناوبژیوانە باشەکان و یاریێکی زۆرم تحکیم کرد بێگومان لەوێ سێرم کرد ئێمە زۆر دوورین لەو ناوبژیوانانی کە ئەوانیان ئامادەیانەکان ڕاهێنانیان پێەکەن کۆمەڵەشی تر هێوان ئاماداکەن وەکو خاتونی جووتی ئێمە چی مادی چی معنەوی بە هیچ شوێک ئێمە بەڕاستێکی پشتیوانیمان ناکرێ تاکو زیاتر کاری باشتر بکەین هەنە ناوبژیوانن باسکە لە کوردستان و عێراقێ بەڵێ هەمانە ئێمە خانوێکمان هەیە تەلار لە شاری سلەیمانی دوو کچی ترمان هەیە ڤیان و ئەڤین لە
ئێستا لە کەرکووکن خانمی تر وا بەڕێوەن وش منیش ساخولێکی تازەم کردەوە کۆمەڵی خانمانی ترمان هێناوەتە پێشەوە و ئاواتەوەین یەکێکش لەو خانمانە کاری ئێمەیە کە بیانگەین ئاسێکینەوە دەوڵەتی ئینشاءڵڵە. ئیلان ئەمە باسی خۆشترین کاتەکانی خۆتم بۆ بکەی لە یاری باسکەیە. خۆشترین؟ ینی نازانم چیرۆکێک بێ شتێک بێ بە شێوەیەکی گشتی کە تۆ بە درێژایی هەموو ساڵکە ڕاهێنانە چەند ڕێباوندتەنە؟ ڕێباوند لە یاریە بەڕاستی زۆر تەرکیزم لەسەر ئەوە نییە کە چەند ڕێباوەندەکەی چەند سکۆرەکە یان هەژدەکە تاکە تەرکیزێک لەسەرەوە بێ کە یارمەتی دەری تیمەکەت بی چونکە ئەو یاری من یاریکی تاگ نییە یارێکی کۆمەڵە ئیلان تەبیعەتی میسی هەیە میسی بۆ خۆی ینی بۆ تیمەکەی هەوڵەیە بەس شاکار بە ئەمپێشاوە نەکەی مێسی و کریستیانۆ بەس نەکەی پرسیارە شاکاری کەنگی خۆشترین دەمێتە بوو ئەوەی کە بتانی ئەو ئاستەی کە خۆ دەتەوێت پیشانی بێ و یارمەتی دەری ئەوانی تربی ئەوانی ترە بینین کە بەشداری پاڵەوانی تێکەکەیت ئەتوانی پاڵەوانی تێکە بەدەستبێنی کە بەدەستە هێنا دڵخۆشیانی ترە بینی هەستێکی زۆر خۆشە دوای بردنەوەی هەر پاڵەوانی تێک کەنگی هەست کرد ئیلانکو تو دەبیە یاریزانە باسکێ ئەو حەزل نەف جەستێدادا پەیدا بوو دە هەست بێگر ئەو هەستەی کە حەزم لە یاریکردنی باسکەیە هەر لە سەرەتاوە کە لە قوتابخانە بووم ئەم یاریەمە کرد لە دەرزی وەرزش وانەی وەرزش کە ئەم خوێند هەستمە کرد کە چێژێکی زۆری بۆ من هەیە وەکو یاریەکی تر نییە وای لە کردم کە بەردەوام بم و بەردەوامیش لەگەڵەوە لەگەڵ خوێندەکەیان من چوومە تیمێکەوە یانێکەوە یاریم کرد و لە دوایەوە کە ئەوەی کە ڕووی یاوە بربەستووە ئەو شتانێک کێتە سەرێت بەڵام ئەتوانی ڕوبەڕوویان بۆستیتەوە لە بەرەوەی کە تۆ هەز بە چێژەکەی هەز بە خۆشیەکەی لەم یاریە وست ئەکسەر سەرکەوتنەکانی خۆت کە وردە ئەبینی ئەمانش دووبارە هۆکارن بۆی کە پاڵنەر بن کە هەموو ناخۆشی سەختیەکان تێپەڕێنی هەر بژیت مامۆستا ئازاد تو و ئیلان هەردووک بەرێهین ئەم داویە بە بەرنامە خۆ ببینین چ پەیامێک هەوە بۆ جیهانە باسکتبۆڵە هەیە بە کورتی ئەگەر هین بۆ ببێژن بڵێ سەرتا من لە ڕێی بەرنامەکەتانەوە پامێکی تایبەتم هەیە بۆ لە ڕێی وەکو ئێمە وەکو خێزانی باسکتبۆڵ کە خۆشی و ئارامی و ئاشتی لە سەرانسەری هەموو جیهانە ئینشاڵڵا بەرپا بێت دوورکەوینەوە لە سۆڕ و ئاژا و ناخۆشی و ئەم دنیایەکی پڕ ئارام و خۆشەویستی بێ باش وتو چت بيجي إلان أجر هكذا همي جيهانا باسكي هاشتها بنبتن الكردستان وعراق همي جيهانة تات بيامك هي بوان ڕاستی من ئەگەر پامێکم هەیە بۆەوەی کە خۆم لێرەم و بوو چواردەوری خۆم کە لێرە هەیە ئەوەی کە ئەو سیستەمەی کە بەڕێوە ئەبرێت بۆ پاڵەوانێتیەکان و بۆ دروستکردنی یاریزان با بچینەوە سەر ئەوەی کە بۆ پاڵەوانێتیەکانە بەڕاستی سیستەمێکە کە زۆر هەڵەیە کە ناتوانێت واستێک کە خۆتەوێت نیشانی بێ ناتوانانی کە ئەوەی کە خۆتەوێت لە یاریابیکی ئەگەر بێتە سەرەوەی کە گەمە گۆڕانکاری لەو لایەنەوە بکەن گازا دووارە بۆ ئەو ئەگەر هەزار داخبیت سپاس بۆ ئامادەبوون تاان ومێدی سەرکەوتنی زیاترتان بۆ خوازی زۆر سپاس. بگومان بەریام داوێ ببینین لەزە خوژی پێشانگەهەکە تابلویان بۆ 31 کچێن شێوەکار هاتاڤەکردن تێدا پتری چل تابلویان ji derbirinên cuda hatine nîşandan şakar şêwekarên kic vê pêngavê bi giringî dibînin û ji bo nîşandana berhemû hez û şiyanên xwe ku ev pêşange têne vekirin. تابلو مستر جوانی سروشت کردستانی و جوانی آورز پاییزه. اف تابلو من یا پرنگن آوی درست کردی نزدیک 14 دم جمیران متیدا کار کردی. از پتی یا جور تابلو شیم کار بینم بس بهرا پتر اسی سروشت حشت کم اسوان اب کار بینم و درستت کم. اف چالا که گلک باشم بوشه و کارا بهنه وکرن تیدا شیان توان دیار بنو و بهک پشتوانیه که بوشه و کارن جارت بهتم پتر خو زحمت داتون پتر استر خوشول کرد و تابلویت باشتر برهم بینیدن. تابلوت من بهرا بتر فكرة خواز زاد برام فكرة هسيت خواز سر تابلو نقشينا وسروشي جندك جراس شتكم تابلوت من أسأل وانا زيتي بكردينا
و گرینگیا چلاکی تو سابو که چطور کی من اوت مال دا گلک باشه جبر دم چلاکی تو صد انکرنه الهام بون که چه بد او جهاز خودر ببره و شمال خودر کردن ما هی بد خودره رهبری روشنبیری هنری هفرید گل گروپی هیوی شوکاری کچان الباجر زاخو رابطه وکیلنا پیشنگاه که هفتش بو سهوی کنرمند شوکاری کچ ینسنور اداره سربخوی زاخو کتی دا پترش 40 تابلو البیر هاتین عرض کردن. اوج چارچوبه هنده دایا پشتبانی اداره سربخوی زاخو رهبری روشنبیری هنری بو هنری کچه شوکی گشتی و بو هنری شوکاری کچه الباجر زاخو چون گروپی هیوی گروپی که چالاک و اکتیو شماره که مازن یا کچی دی باجری دواری شوکاری دا اندام دو گروپی دا شەکەرەم زۆرم حەز لە خواحافیزیەکان نییە بەڵام ئەمڕۆ ئەبێ ماڵاوایتان لێ بکەم لە بەرنامەی بەیانی 24 دەرفەتێکی زۆر باش بوو بۆ من دەرفەتێکی خۆش بوو کە ئێوەم لە نزیکەوە لە ناو کارە ناسی ئەگەر من وەکو خۆم پڕبەدڵ پێم ناخۆشە با ڕازگۆ بم لەگەڵتە بەڵامی تر ئەوە بڕیاری خۆتە و ئێمەش ئەوێ ڕێزی بگرین زۆر سپاس بۆ بینەریە هەواز گەلێک خۆشحاڵ بووم کۆ سپێدەهیا بینەری هەوا شاد بووم سپاس بۆ هەفکارن من بۆ vê derfata gelek خۆش ez gelek خۆشحاڵ بووم بێگومان لە وەرزشێدت گەل هەوادا بەردەوام بم هەر شاد و بەختەوەر ببینن تا بەیانێکی تر خواتان لەگەڵ